دووبارە سڵاتان لەبێ ئازیزانم میوانێکی لەگەڵ ئێمە ئامادەی هەیە ئەویش زۆر بەڕێز ئاژەرکەریم کە بەڕێزیشان ئەنجامی دووەمین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستانن. کاگاژەر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. با سەرەتا وەکو گەنجێک کە ئەندامی دیداری و ئەوەی کە دەیبینی دوو ڕۆژە قەرەباڵغێکی زۆر خەڵکانێکی زۆر بەشداری دیداریان کردووە، هەرێک دەیانەوێت سەرنج و ڕاو و پێشنیارەکانی خۆیان ئاراستی حیزبەکەیان بکەن. یەکێتی دەیەوێت لە ڕێی ئەمەوە لە ڕێی ئەم کۆبوونەوە جەماوەریەوە لە ڕێگەی دیدارەوە بەچی بگات؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. سەرەتای دەستپێکردنی دیدار کە لە مەڵبەندی مووسڵەوە دەستی پێکرد خۆی پەیامێکی گەورە بوو بۆ یەکێتیەکان. هەندێک جار خەڵک وای زانیوە کە کادری ئێمە و سەرکردایەتی ئێمە تەنها بیر لە پایتەخت و لە سلەیمانی و لە شارە گەورەکانی کاکاتەوە، بەڵام ئەم جارە ئێمە لە شارێکی گەوری وەکو مووسڵەوە دەستمان پێکرد کە توانیمان لە هەڵبژاردننی ساڵی 2023 لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنین لەو ناوچەیە و دیدار وردە وردە شەمەندە نەفەری دیداری یەکێتی گەیشتەوە سلەیمانی بۆ کۆتاجار، دیداری یەکێتی دیدگایەکی گەوری کادرانی یەکێتی پیشانی تەواوی خەڵکی کوردستان و عێراقەدات، تەواوی هەموو کوردیەکەدات. بەڕاستیەکەی دیداری یەکێتی یەکێکە لە ضروریەتەکانی حیزبەکەمان. ئێمە وەکو حیزبێکی بەهێز وەکو حیزبەکانی کەنین کە لە ماوەی 4 ساڵات تەنها کۆنگرێک ببەستین. ئێمە هەموو ساڵێک پرەنسیپی پلینیۆمان هەیە، دیدارمان هەیە، کۆنگرەمان هەیە. ئەگەر حیزبێک هەبێت لە کۆنگرێک ترسی ئێمە ساڵانە دیدار و کۆنگرەش بەیەکەواکەین. کادری ئێمە زیاتر لەگەڵ سەرکردەکانیانە بەریەکەوتیان هەیە، بیر و ڕاگۆڕینەوەیان هەیە، پێشنیار و بەرنامەی نوێیان هەیە. ئەم دیدارانە هەر یەکێکیان لە جێگەی خۆیەوە توانیوێتی بەرهەمێکی گەورە بخاتە ناو سەرکردایەتی یەکێتی و بەرنامەی کاری ئایندەی یەکێتیەوانێ. بەڵێ دەچین بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لە مانگی 11 ئەنجام بدرێت. بەڵێ یەکێتی چۆن خۆی بۆ هەڵبژاردنە ئامادە دەکات و ئەوەی کە دەوترێت ڕەنگە ڕوبەڕووی هەنێ مەترسی ببینەوە وەکو یەکێتی با بڵێن، بەڵام دوجار پرۆسەیەکی گرنگە و یەکێتیش بەشداری دەبێت. بەڵێ سەبارەت بە ئامادەکاری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بوا بڕیارە 11 ئەنجام بدرێ، یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی گەلە و ئەو کەسەشی کە هێزی گەلی لە پشت بێ زۆر کەم تووشی ئاستەنگە بێ، زۆر کەم تووشی دڵڕاوچی و ترسە بێ. ئێمە دوو هەڵبژاردننی گەورەمان وەک لە سەرەتای ئاماژە پێکرد کۆتایی پێهێنا لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانی عێراقیشە. ئەو سەرکەوتنانی ئێمە وردە وردە ئێمە بێ ئیدامی پێبین لەوەی کە لە پەرلەمانی عێراق سەرکەوتنێکی باشتر بەدەست بێنین. وەکو کاک بافڵ دوێنێ ئاماژەی پێدا وتی ئێمە هەموو ئەوی کە کردومانە زۆر باش بووە، بەڵام ئێمە هێشتا لێ ڕازی نین. تموحی یەکێتی نیشتیمانی کوردستان تموحی زیاترە و ئەمانەیە ئێمە حیزبێکی ملیۆنی بین بەڕاستیەکەی. ئەگەر ئێمە نەتیجەی هەردوو هەڵبژاردنەکە لە یەک بدەینەوانێ وەکو پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانیش ئێمە تقریباً نزیکە بینەوە لە حیزبێکی ملیۆنی. ئەم قەبارەی ئێمە هەمیشە لە زیادکردنە ئەبێ بۆ لەبەری ئێمە کەسانی سەرکردایەتی ئەم حیزباکەن کە ڕاستەوخۆ لەگەڵ دەنگدەرانیانە لەگەڵ هاوڵاتیان و میلەتە بە ڕازگۆیانە بە ئەمەکەوانی ئەوەی کە پێیان سپێراوە کردویانە. بە دڵنیایەوە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردنێکی زۆر گرنگە و ئێمە وەکو یەکێتی ئەو حیزبین کە لە هەرێمی کوردستانە وەکو تاکە حیزبێکی فریادڕستی کورد سەیرەکرین لە ناو پەرلەمانی بەغداداوە، یعنی لە پەرلەمانی عێراقا. بۆیە ئەرک و بەرپرسیارەتیشی زۆر گەورەمان لەسەر شانە ئەبێ لە پەرلەمانی عێراق بە هەمان شێوەی جاران چەند جەنگاوەرێکی بەهێزی فریادڕست بنێرین بۆ جامنووسین پرسیارەوە بکەم لەگەڵ ئەوەی کە پرۆسەکە زۆر گرنگە و یەکێتی دەبێت باش خۆی بۆ ئەو بابەتە ئامادە بکە. لەوە گرنگتر کێ دەنێری تا بەغداد؟ من هەمیشە وتومە ئەو شەڕی کە لە بەغداد دەکرێت شەڕی پێکاتە جیاوازەکانە، شەڕی زمانی جیاواز و نەتەوە جیاوازەکانە. تۆ چۆن کەسانێک دەنێریتە ئەوێ کە بتوانن ڕوبەڕووی هەموو ئەم شەڕانە ببنەوە؟ واتە تا چۆن گرنگە یەکێتی لەگەڵی کە خۆی بۆم هەڵبژاردنەش ئامادە دەکات، بەڵام بزانین کە کێ دەنێرین ئەو شەڕانەمان بۆ بکە. سەبارەت بە ناردنی بربژێرەکانی ئێمە بربژێرە سەرکەوتوەکانمان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بیری لەوە کردوێتەوە گەنجانی بەهێز، گەنجانی خاوەن بڕوانامەی وابەست بەو کارانەی کە پێوەی سەرقاڵە بن لە داهاتووە. ئەمانە نوخبەویەکن هەڵیان ببژێرێت کاندیدیان بکە بیان نێرێتە ناو بەغداد بۆ ئەوەی کە سبێنێ یەکێتی لیان بەرپرس نییە کە ئەو کاتی ئەچنە
ناو پەرلەمانەوە خەڵک لیان بەرپرسا کەسانێک بن لە ئاستی متمانی دەنگی دەنگدەرابن کەسانێک بن کە بتوانن سبینێ شەڕی دەستکەوت و بودجە و ئەوانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکەن بەشێکی زۆری ئەو دووریە ئەو بوعدەی کە هەیە لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە کەم بکرێتەوانێ چکە ئێمە بە باش و بە خراپەوانێ هەر کەسێک کە داوای مافێکی ئەکات لە پەرلەمانی عێراقیان لە هەر شوێنێکیکە ڕێگە بە یەتە بەر ماڵی یەکێتی یەتە ماڵە گەورەکەی یەکێتی داوایەکە ماڵە گەورەکەی یەکێتی بە پشتیوانە زانێ بە داواکاریە زانێ بە حەقسێنیە زانێ لەبەر ئەوە ئێمە پێویستە کەسانێکی زۆر لێهاتوو شارەزا و کارامە بە شەرتێک کە ئێمە پێشتری شارەهمان کارمان کردووە و ئەم دیدارانە و کۆبوونەوە حیزبەکانی کەشمانە بێتە ئەوەی کە هەڵسەنگاندنی بکەین بۆ کادرانی کە ئەتوانین سبێنێ متمانی ئەویان پێ بکەین کە فریادڕەسی خەڵکەکەیان بن کە حەقسێنی میلەتەکەیان بن لەگەڵەوەی کە کەسانێکی لێهاتوو شارەزابن و گونجاوبن بۆ ئەو کارە بەڵام تا چەند گرنگە بەشێکی ئەو کەسانە گەنجان بن یان بە شێوەیەکی تر با پرسیارەکەم بکەم تێڕوانینی یەکێتی بۆ بەشداری پێکردنی گەنجان لە پرۆسەکانی هەڵبژاردندا چۆنە تا چەند گەنجان لەو بابەتەدا دەهێنرێنە پێشەوە زۆر سپاس بۆ پرسیارەکە و سەرنج ڕاکێشان بۆ وتەیەکی جەنابی سەرۆکی یەکێتی کە بە نزیکەی 3 ساڵەمەوە پێش ئێمە کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەڕێزیان کرد لەناو کۆبوونەوەکە گەرمەی پرۆسەی بە بازاڕیکردنی غازی سروشتی هەرێمی کوردستان بوو ئەو لە کۆبوونەوەکە بەشداری نەکرد هاتەوە لەگەڵ مەجموعەیە گەنجی وەک ئێمە دانیشت وتی من سەرمایی گەنجانم زۆر لە غازەکەم بە قیمەترە بینم بە نرخترە بینم ئەم دیدگایی بەڕێزیان لە ماوەی ئەم 4 ساڵەیە لە ماوەی ئەم 3 ساڵەیە کە ئێمە ئیشمان لەسەر کردووە بۆ ئەو بۆ کە گەنجانێکی خاوەن بەهرە و توانایی داکۆکیکردن بنێرینە شوێنەکان یاخود دایرە خەدەمیەکان دایرە خزمەت گوزاریەکان بۆی کە یەکێتی پێی سەربەرز بێ وەکو شانازیەک بۆ خۆی تۆماری بکە وەکو ئەوەی کە یەکێتی پەشیمان نەبێتەوە لەو متمانی کە پێیداوە ڕاستە لە پێشوا لەوانەیە هەندێک هەڵە هەبوو بێ لە ڕێ ئەو بەربژێرانەوانێک کە ئێمە ڕامان سپاردوون یاخود لەلایەن ئەو کەسانەوە کە ئێمە متمانەمان پێداون بەڵام ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێکی زۆر ورتر چاوی لە هەڵبژاردننی بربژێرەکانیەتی بۆ پرۆسەکانی هەڵبژاردن و بە ئومێدێکی زۆر زیاترەوانەیە ڕووی کردوتە گەنجانیش لەو فلترانی یەکێتی گەنجان بۆ یەکێتی ئەباتە قۆناغێکی تر ئێمە لە کۆتا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەتوانم بڵم نسبەیەکی زۆر گەنجمان لەگەڵا بوو لەبەرەوەی خاوەنی گەنجێکی سەرۆکێکی گەنجی لێ هاتووین و بەڕاستیەکەی ئەمە ئەوەش بڵێم ئەوەی کە ئێمەی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە حیزبەکانی کە جیا کردوانێ گەنجێکی زۆرمان لە دەور بوو لە تیمی بانگەشەمان لە ئاهەنگە جەماوەریەکان لەسەر جادە و شەوان و ئاهەنگگەڕانی شەوانی هەڵبژاردنە بەشێکی ئەو سەرکەوتنانە یەکێتی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەدەستیەنا ئەو بەشداریە زۆرەی گەنجان بوو بێگومان لەبەرەوەی سەرۆکەکەمان گەنجە بەڵێ باشە تێڕوانیتان بۆ ئەم دیدارە چۆن دەبێت و بەڕێستان وەکو گەنجێک و هەموو ئەو گەنجانی کە لە چواردەوری ئێوەن هاوڕێکانتان هاوپیشەکانتان هەموو ئەو کەسانی کە دەیانەوێت لەناو یەکێتیە خزمەتێ بکەن دوجار ئەمە گرنگە کە یەکێتیش ئەوەی ئەوێ ینی تۆ چۆن خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەیت هەموو گەنجانە دەیانوێت چی بکەن من حەزەکەم بەڕوونی لەسەرم بابەتە قسە بکەم هەموو هەلێک بقۆزرێتەوانێ ئەگەر ئەو هەلە دیداری یەکێتی بێ ئەگەر ئەو هەلە بەشداریکردنی خولێکی کادرانە بێ کە بە شانازیێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەم 2 ساڵەیە 2 خولی گەورەی پێگەیاندنی کادرانی کردووەتەوانێ و تەمەنەکانیش ڕەچاوکراوە لە 19 ساڵ بۆ 27 ساڵ بووە بۆ کاری حیزبی ڕێکخراوەیی ئەمانە هەمووی دەرفەتێک و دەرگایەکن کراوەتەوانێ و من حەزەکەم ئەم شتە بەڕاستی و ڕاشکاوی بە گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵم لەوانەیە بیرۆکەی ئێستا و ئەمڕۆی من چیرۆکی سبینەوە سەرکەوتنی داهاتوون بێ بۆیە هەر دیدگایەک هەر دیدارێک هەر خولێک کە ئەکرێتەوانێ هەموو کەسێک بی قۆزیێتەوانێ بتوانێت تواناکانی خۆی تیا دەربخە ئەسپی زیرێکی خۆی تیا تاو بدا بۆی کە بتوانێت کەسێکی سەرکەوتوو بێ بۆ حزبەکەی بۆ میلەتەکەی بتوانێت سودمەند بێ بەڕاستیەکەی دیداری یەکێتی دیدارێکی گەنجانە بوو و ئەتوانم بڵم دەرگایەکی گەورە بوو بەڕووی گەنجانە کرایەوە ئێمە یەکێک لە لیژنەکانمان لە دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بریتێ لە لیژنەی گەنجان کە هەتا ئێستش دیدارەکەیان و لیژنەکان تا ئێستا بەردەوامن و بەردەوام جمەی دێ و ئەم لیژنەی ئێمە کە لێرە هەبووە بە پێشتریشا لە هەموو مەڵبەندەکان هەبووە کۆنووسی ئەوانیش هاتوتەوە ئەم لیژنەیە یەکێکە لە لیژنە پڕ کادرەکان
زۆر باشە دەستان خۆش بێت زۆر سپاس زۆر کە سپاس. لەگەڵمان بوویت کاک ئاژێر سپاس بۆەوەش کە بینەرمان بوویت زۆر سپاس بۆیش.